لسرتای پیروزبایی نوروزی 2725 کوردی لتواوی گلی کردو همو او گلانی که ام بونه با بونه خویان و با جشنی نتوی خویان زانن دکین. البته همو سالک لقندیل ده قندیل وکو لانکی برخودان لانکی تیکوشان مکان و شوێن و پێگەی شۆڕژگێڕان و ئازادی خوازانی گەلی کورد کە بەرگریان لە هەبوون و مان و ناسنامەمان کردووە لەوێدا پیرۆزکردنی نەورۆز خۆی لە خۆیدا بەواتایە بۆیە ساڵانە گەلی کورد بە شێوەیەکی هەمەلایەن لە هەموو شوێنەکانەوە بەشداری نەورۆزی قەندیلەکەن بۆ ئەم ساڵیش ئامادەکاری وەکو هەموو ساڵەکانی تر ئامادەکاری کراوە بۆ نەورۆزی ئەم ساڵ بەڵام خۆشتان نەزانن نەورۆزی ئەم ساڵ بە حکمی ئەوەی کە پەیامی سەدە ئەم ساڵ هاتە دەرەوە و پەیامی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان گەیشتە گوێچکەی هەموو کوردان و هەموو ئازادی خوازان بەڕاستی وای کردووە کە ئەم نەورۆزە جیاوازتر بێ ئێمە وەکو کۆمیتەی ئامادەکار لە ئێستاوە وردە ئەو ینی ڕوونە لە بەرچاوی ئێمە وا دەرئەکەوێت کە خەڵکێکی زۆر چ لە باشووری کوردستان کە ساڵانی تر نەهاتوون بۆ قەندیل و یەکەم جاریانە بەڕاستی سەردانی قەندیل بکەن بۆ نەورۆز و پیرۆزکردنی جەژنی نەورۆز بەڵام ئەم ساڵ چ لە دەرەوەی وڵات چ لە بەشەکانی دیکەی کوردستان بە تایبەتی لە باکووری کوردستان ولا تەواوی شار و شارۆچکەکانی باشووری کوردستانەوە ئەم ساڵ ئامادەکاریەکی باش هەیە بۆ بەشداربوون لە پیرۆزکردنی نەورۆزی قەندیل لە ڕاستیدا ئامادەکاریەکانی ئەم ساڵ جیاوازتر بەهێزتر و کاریگەرتر و بە مۆراڵتر هەم ئامادەکاریەکان کراوە و هەم هەیەجان و داخوازی خەڵک هەیە بۆ بەشداربوون خەڵکێکی زۆر ناوی خۆی نووسیوە خەڵکێکی زۆر خۆی ئامادە کردووە بە جۆش و هەیەجانێکی زۆرەوە لە ڕاستیە ئێمەش وەکو کۆمیتەی ئامادەکار لە بەرامبەر ئەم جۆش و خرۆشەی هاوڵاتیانی خۆمان هەستاوین بە ئامادەکاریەکی باش بۆ گۆڕەپانی ئاهەنگ لە بناری قەندیل بۆکو بابەتی ئامادەکاری سەرستەیج ئامادەکاری هونەرمەندان ئامادەکاری پێداویستی تەندروستی و چاوڕێژکردنی ئەو ناوە پێداویستیەکانی دەستشۆر و هەموو ئەوانەی کە پێویست بێ بۆ میوانان و بۆ گەشتیاران و جێگەی مانەوە و ئیسراحەتکردن و لە هەمان کاتا حەزەکەینەوە بڵێن کە بۆ ئێوارەی 20 لەسەر 21 نەورۆز لەبەرەوەی بۆ ئەم ساڵ ئامادەکارێکی باش کراوە بۆ شەوی 20 لەسەر 21 ئاهەنگی خۆش دەکرێت و هونەرمەند و تیپی موزیک و گروپی چالاکی هونەری جیاجیا ئامادەکراون بۆ ئەو شەوە تا درنگانێکی شەو لە شەوی 20 مانگدا ئاهەنگ بەڕێوە دەچێت بۆ ئەوەش خوانێکی بەربانگی ئێوارە بۆ هەزاران کەس لە بناری قەندیل ئامادەکراوە و پاس ئامادەکراوە لە هەموو شارەکان هەڵبەتە پاس بەبێ بەرامبەر ئامادەکراوە بۆ هاوڵاتیان و گواستنەوەی هاوڵاتیان بۆ ئەوەی هەموو کەسێک بتوانێت کە بچێتە ئەوێ هەم بۆ خواردن ئامادەکاری هەم بۆ مانەوە و هەم بۆ هاتوچۆ ئێمە پاسمان ئامادە کردووە چ لە ڕۆژی 20 مانگ بۆ شارەکانی دەرەوەی سلێمانی بەڵام بۆ شاری سلێمانی لە 20 و لە 21 مانگیشدا پاس هەیە بێ بەرامبەر هاوڵاتیان ئەگوازێتەوە بۆ بناری قەندیل و بۆ بەشداربوون لەو ئاهەنگە بە جۆش و خرۆشەی نەورۆزی 2725 لە ڕاستیە لە ئێستاە ئەتوانم بڵێم بە هەموو شار و شارۆچکەکانی باشووری کوردستانەوە جگە لەوانەی کە زۆرێک لە هاوڵاتیان بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان دەڕۆن چکە ڕێگاکە ڕێگایەکی خۆشە و هەموو کەس دەتوانێت بڕوات بە تەنانەت بە ئۆتۆمبیلی بچووکیش هەموو کەسێک دەتوانێت بچێتە ئەو جێگایە بەڵام ئەتوانم بڵێم بە سەدان پاس لە باشووری کوردستانەوە بەشداریەکە جگە لەوەی کە ئامادەکارێکی باشەیە لە باکووری کوردستانەوە بە سەدان کەس لە باکووری کوردستانیشەوە بەشداریەکەن ئەتوانم بڵێم ڕەنگە بەرفراوانترین و بەجۆشترین نەورۆز ئەم ساڵ پێشکەش بکرێ و چاوەڕوانی خەڵک هەیە لەوەی کە پەیامی ڕێبەر ئۆجەلانیش لە مەیدانی نەورۆزدا پێشکەش بکرێ ئەمەش ئەوەندەی تر حەزکردن و دڵخواستنی هاوڵاتیانی بەهێزتر کردووە لە بەشداریکردن لە نەورۆزی قەندیلدا بێگومان بۆ خۆمانە بینین ئەوە نزیکەی 2 هەفتەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەموو ڕۆژە چالاکی هەموو ڕۆژێ پیرۆزکردنی نەورۆز بەڕێوە دەچێت لە بەشەکانی دیکەی کوردستانیش بە هەمان شێوە باشووری کوردستانیش ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئەو لە ڕاستیدا بەرەو ئەو وشیاریە دەچێت کە بۆنەی نەورۆز بە واتای خۆی بە جەوهرەکەی خۆیەوە پیرۆز بکات ئەویش بێگومان تەنها لە قەندیل ئەتوانین ئێمە بەو ڕۆحە بەو واتایە بۆ جەوهری خۆیەوە ئێمە نەورۆز پیرۆز بکەین لە قەندیلەوە بە ئومێدیەوەی کە هەموو هاوڵاتیانی ئێمە لە تەواوی شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بەشداری لە نەورۆزی قەندیلدا بکەن بە باوەڕی من جیاوازی ئەوەی کە هەموو ساڵێک ڕێژەی بەشداری زیاتر ئەکا لەگەڵەوەی کاوە 2 ساڵە ئێمە کەوتونێتە ناو مانگی پیرۆزی ڕەمەزانیشەوە و هەندێک جار کەش و هەواش لەبار نەبووە وەکو باران بارین بەڵام خەڵکی ئێمە هەر دێت و زیاتر بەشداری ئەکا بۆ ئاهەنگی قەندیل چکە ئاهەنگی قەندیل و نەورۆز
نەورۆز لە قەندیلدا بەڕاستی پڕ بە پێستی خۆی پیرۆز دەکرێت. دەزانی بیرمان نەچێ ئێمە 30 ساڵە لە باشووری کوردستانە هەوڵە درێ بۆنەکانمان وەکو ئەڵێ بتوێنرێنەوە، کەلتورمان نەمێنێ، ئینتیمای نیشتیمانی و نەتەوەییمان لاواز ببێ. بۆیە لە ڕاستیاتوانم بڵێن بە شێوەیەکی سیستەماتیک کار کراوە لەوەی باشووری کوردستاندا نەورۆز بێ بە سەیرانی ڕۆژانە، بە سەیرانی بەهارانە کە ئەمە ڕۆژانی دیکەی بەهاریش دەتوانین ئەو سەیرانانە بکەین. بەڵام کاتێک هاوڵاتیەک دێتە بناری قەندیل و ئەو نەورۆزە دەبینێ بێگومان ئەگەیەنێ بە کەسوکارەکەی کە ئەم ساڵ چۆن بوو. بۆیە ساڵی داهاتوو بەشداری زیاتر ئەبێ لەوەی کە جیاوازە، یعنی ئەو نەورۆزەی لە قەندیل پیرۆزەکرێ نەورۆزێکی جیاوازە، پەیامی تێدایە. یعنی ئەمە بمانەوێ نەمانەوێ نەورۆز بۆنەیەکی نەتەوەییە، بۆنەیەکی سیاسیە و دەبێ پەیامی سیاسی گرنگی تێدا بدرێ وەکو نەتەوەی کورد. ئێمە گەلی ئێمە خاوەنی شەهیدانێکە کە بە ڕۆحی خۆیان بە جەستەی خۆیان گەڕی نەورۆزیان پیرۆزکرۆ بۆی گەڕی نەورۆز هەرکەڵپەدار بێت و نەکوژێتەوە. بۆیە هاوڵاتی ئێمە چەندە ئاستی وشیاری نەتەوەیی و ئاستی وشیاری سیاسی بەرزەبێتەوە ئەوەندە ئاستی بەشداری نەورۆزی قەندیل زیاترەکات. ئێمە ئێستا هەنگاو بەرەو پرۆسەی ئاشتیش ئەنین ئەمە زیاتر واکات کە هاوڵاتیان ئارامتر و بە متمانەترەوە بێمەترسی سەردانی ساحەی نەورۆزی بناری قەندیل بکەن. بێگومان پرۆپاگەندە دەکرێت، دەپێویستە ئێمە ئاستی ئەو پرۆپاگەندە و شەڕە تایبەتانە تێبگەین و تێیان پەڕێنین و نەکەوینە ژێرە و کاریگەریانەوە. هەموو ساڵی خۆشبەختانە نەورۆزێکی بەجۆش و خرۆش لە قەندیلی کوردانەوە پیرۆزکراوە. یعنی وەکو کۆمیتەی ئامادەکار تەبعاً ئێمەش چاوەڕوانین کە پەیامی ڕێبەر ئاپۆ لە نەورۆزدا پێشکەش بکرێ و ئومێدەوارین کە بە شێوەیەکی ڤیدیۆ ڕاستەوخۆ بتوانین بینەری ئەو پەیامە بین. بەڵام ئەگەر بە ڤیدیۆش نەبێ بە نووسراویش هەر بێگومان پێشکەش دەکرێت لە ئەوێدا. وەکو کۆمیتەی ئامادەکار لە ڕاستیدا ئامادەکاری باشی شوێنی مانەوە کراوە، ماڵی گوندەکان کراون بۆ میوانەکان و قوتابخانە و مزگەوتەکان ئامادە کراون بۆ میوانەکان. جگە لەوە خێمەیەکی زۆر ئامادە کراوە بۆ ئەوەی میوانان بۆ کاتی پشوو تێیدا پشوو وەربگرن و شوێنەکانی دەستشۆر و پێداویستیەکانی ڕۆژانە ئامادەکراوە بە هەمان شێوە. پێداویستی تەندروستی لە ڕووی ئۆمبولانس و لە ڕووی پزیشک و لە هەموو ڕوویەکەوە ئامادەکاری کراوە. جگە لەمە کۆمەڵێک هونەرمەندی بەتوانا و هونەرمەندی خاوەن هەڵوێست و نیشتیمان پەروەر لە نەورۆزی قەندیلدا بەشدارە بن. جگە لە هونەرمەندان بێگومان چەندین گروپی موزیکی لە شەنگال، لە مەخمور، لە بەشەکانی دیکەی کوردستان ئامادەییان هەیە و لەوێ چالاکی هونەری جیاجیا پێشکەشەکەن و سوپرایزیشیان هەیە بۆ میوانەکانمان. هەڵبەتە کۆمەڵێک ژمارەی تەلەفۆنمان داناوە، لە گەرمیان ژمارەی تەلەفۆن هەیە، لە تەکیە و لە چەمچەماڵ و لە کەرکووک و لە هەولێر و لە سلێمانی و لە تەواوی شارەکان پاس ئامادە کراوە و ژمارەی تەلەفۆن هەیە کە ئێوە ئەتوانن هاوپێچیکەن لەگەڵ ئەم پەیامەی ئێمەدا. هاوڵاتیان دەتوانن پەیوەندی بەو ژمارە تەلەفۆنانەوە بکەن و شوێن و کاتی دەرچوونی پاسەکان بزانن. بەڵام بۆ سلێمانی ئەوەی کە من ئاگادارم بۆ ڕۆژی 20 مانگ کاتژمێر 12 نیوەڕۆ لە نزیک هۆڵی تەوار پاسەکان دەوەستن. بۆ ڕۆژی 21 مانگ لە کاتژمێر 6 بەیانی لە هەمان شوێن پاس ئامادەیە و هەر کەسێک دەتوانێت بەبێ بەرامبەر بەشداری ئاهەنگی نەورۆزی قەندیل بکات.